گرنگەوەی ئێمە لە دوای 10 ڕۆژی تر نایڵن چیسی نایلۆن بەکار بێنرێت بۆ مەبەستی گواستنەوەی نان و سەمون. چەند ساڵێک بەر لە ئێستا و دروست لە 2019 قایمقامەتی سلێمانی لەبەر خراپی و زیانە تەندروستیەکانی لەسەر هاوڵاتیان بڕیاری قەدەغی بەکارهێنانی زەرفی نایلۆنیدا لە سەمونخانە و ناونەوەخانەکان و لە بری ئەوە داوا کرا زەرفی کاغەز بەکار بهێنرێت. هەرچەندە چەند کاسبکارێک لەسەر بەکارنەهێنانی زەرفی کاغەز دەوترێت سزادراون، بەڵام بڕیارەکە سەری نەگرت و هەمویان کردیانەوە بە نایلۆن و قایمقامەتیش بێدەنگی هەڵبژارد. بەڵام ئێستا جارێکی دیکە بڕیارەکە هاتۆتەوە پێشەوە، ئەم جارە وەزارەتی تەندروستی داوای بەکاری زەرفی کاغەز و قەدەغەکردنی نایلۆن دەکات. لە بەپێی یاسای تەندروستی گشتی و بەپێی ڕێنماییەکانی بەش خۆپارێزی تەندروستی نایلۆن بۆ خۆراک بۆ مانەوەی بۆ هەڵگرتن و پێچانەوەی و هەڵگرتنی قەدەغەیە. دەبێت زەرفی کاغەز بەکار بێت کە لە ڕووی نرخیشەوە باوەڕ ناکەم جیاوازیەکە زۆر بێت. جەختمان کردەوە کە چێشخانەکان کەبابخانەکان ئەوانەی کە خواردنی سەفەری دەدەن سەمونخانە و نانەوەخانەکان و زۆریشیان کردوێنێت. من خۆشمان دیتیتمان زەرفی کاغەزە، بەڵام هیوادارینەوەی کە نایلۆن بەکاردێنێ بیکاتە زەرفی کاغەز. پێشتر سەمونخانە و نانەوەخانەکان بڕیارەکەی قایمقامەتی سلێمانیان جێبەجێ نەکرد بە بیانی تێچی زۆری زەرفی کاغەز بە بەراورد بە نایلۆن. ئێستاش لەسەر هەمان بۆچوونی خۆیان بەردەوامن. دو ساڵ پێش ئێستا ئەو ئێمە ملزم کراین بۆی کە زەرفی کاغەز بەکاربێنین، بەڵام بەراورد بە زەرفە لایلۆنەکە لە ڕووی تێشوی نرخەوە زۆر گرانترەکە و لەسەر سەمونخانە و نانەوەخانە و چێشتخانەکان. ئیتری حکوومەت چەند جارێک لیژنە بەڕێزەکانی قایمقامەت چەند جارێک ئێمان هەر ملزەمە کرد بەوەی کە ئەبێ بەکاری بێن و غەرامەیانە کردینەکە هەر نانەوەخانە و شوێنێک بەکاری نێنایە. بەڵام خۆی وردە ئەو بڕیارە نەما و کاڵ بوویەوە چکە سعرەکەی زۆر لەگەڵ بەراورد بە زەرفی لایلۆن زۆر گرانتر بوو، 4-5 قات بەرامبەر بە لایلۆن گرانتر بوو، بۆیە ئەوانیش ئەو چاوپۆشیان لە ئێمە کرد. تا ئێستا زیانەکانی ئەو نایلۆنانەی خواردنی گەرمیان تێدەکرێت بە تەواوی لە کوالیتی کۆنتڕۆڵ ڕوون نەبووەتەوە، چونکە دەوترێت ئامێری پێشکەوتووی دەوێت و بەردەست نییە. ئێمە کێشەکەمان لەوایە چکە ئەو مەوادە ژەهراویە کەمانەی کە لە ناو پۆلیمەرایە بە پۆلیمەر خۆشیەوە، بۆ نمونە وەکو بەسفینۆڵ ئەی کە مادەیەکە لە ناو پۆلیمەرەکانە زۆربەی پۆلیمەرەکانە هەیە کە شێوازی فیزیاویە گۆڕێ ئەیات بە پۆلیمەرەکە، واتە کشان و ئیتر شێوەیەک لە شێوەکان کە باش بێ بۆ ئەو قاڵبەی کە دروستیەکەن. ئێمە لەوەیە پشکنینمان کردووە، بۆ نمونە مەعمەلی ئاوەکان ئێمە پشکنینمان زۆر کردەوە، چاومان بە بەردەوامی لە سەریانە هەمەیە بێ پێی شەهادە بێت و هەروەها ئەو قاپانەی کە بەکارێت بۆ هەڵگرتنی شلەمەنی گەورە، بۆ نمونە ئەوانەی کە لە مەتعەمەکانە شلەی سەفەری یاخو خواردەمەنی سەفەری ئەبەنەوە، نابێ بکرێتە جۆرە پلاستیکێکەوە کە پلاستیکەکە کواڵیتی باش نەبێت. ئەوێ پلاستیکەکە شەهادەی هەبێ و بە پێی ئەوە بێت، ینی بەرگەی ئەو پلەگەرمێ بگرێ و هەڵنەوەشێت، یاخود پلاستیکەکە کوالیتی باش بێت و هەیڤی مێتاڵی تیانە بێواتە لە ڕیسایکل دروست نەکرابێ. هۆکاری خراپی بەشێکی نایلۆنەکان بۆ جۆر و کوالیتیەکانیان دەگەڕێتەوە، دەوترێت زیانی گەورەی تەندروستیان هەیە، چەندی ساڵیشە نەتواندراوە بەر بەمە بگیرێت و جێگرەوەیەکی گونجاوی بۆ دابەندرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.